تابلۆی کیمیابارانی هەڵەبجە و بۆردومانی قەڵاتزێ و کۆڕەوە مەزنەکەی کوردستانی عێراق بەشێکن لە تابلۆی خەیاڵەکانی ئامینە. ئەو ژنە کوردەی غەریبایەتی چەند ساڵی ئەمریکا کردوێتی بە نیگارکێش. ڕسمێکم دروست کرد، سوورستی کوردستانم دروست کرد، شاخ و دار و درەخت و ئەو شتانم دروست کرد، بۆم بردن لەگەڵ منداڵەکان چوومە مەکتەبێ بۆم بردن. ئیدی بەلایەنەوە زۆر جوان بوو. خوێندەواری منێ نازانم نەبنووسم نە بخوێنمەوە، لە ژیانمدا نەچوومە مەکتەب شتی. ئەم ژنە کووردە خەڵکی قەڵاتزێ لە هەرێمی کوردستان زیاتر لە 15 ساڵە لەگەڵ خێزانەکەی لە شاری هەرسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا دەژی. ئەو لە ماڵەوە پەناگایەکی باشی بۆ تەنیاییەکەی خۆی دۆزیوەتەوە. ئەو لەوحانەم کڕی و دەرمانشتم کڕی، ئەو بۆیاغانەم کڕی فڵچەم کڕۆڵە دانیشتم بە خۆم ڕۆژێ دادەنیشتم ئەگەر لە ئیشان بوومەوە چێشتم لێ ماڵشتم ئیش وشتی ماڵێم کرد ئەوجا بە خۆم دادیشتم ئەو ڕسمانە دروست دەکەم. ئیدی خۆشی و ناخۆشی کوردستان. تابلۆکانی ئەم ژنە کارکردنە لەسەر خەیاڵەکانی دەست و فڵچە و دانیشتنەکەشی لە بەردەم تابلۆیەکدا وەک تابلۆکان سادە و ساکارن، بەڵام جیاوازی ئەم ژنە کووردە لەوەدایە بەدڵ نیگارەکانی دەکێشێ. ناوەڵەگە لە قەڵاتزێ بوو بامایە نەدەپڕژامە سەر چکە ئەو شتانە لەبەر چاوی خۆم بوو، لە ناویدا دەژیان، لە کۆڵانەکان دەژیان، لە ناو جیرانەکان دەژیان، ئیدی لە ناو خزم کە سوکاری دەژیان، لە وڵاتەکەی خۆمدا دەژیان. باوەڕ ناکەم پڕژا بامایە سەر ئەو شتانە. ئەو تابلۆیانەی لە ژوورێکدا تەنیایی دایانکێشێ بەم دواییانە لە ڤیستیڤاڵێکیشدا پیشانی خەڵکی کورد و بیانیشدرا. شتێکی زۆر سەرنجڕاکێشە، ژنێک لە بەو تەمەنەوە کەوتۆتە تاڕاوگا و لە تەنیایی وای لێ کردووە لەم وڵاتەیە خەونەکانی خۆی بیرەوەریەکانی خۆی بە ڕنگ بە فڵچە بیکاتە ناو چوارچەوەی تابلوویەکەوە و لە فستیڤاڵێکی بەو شێوەیە ناوێتی دەوێت پیشانی هەموو نەتەوەکانی ئێرە بدات کە لەم فستیڤاڵە بەشدار بوون. هونەری ئەم ژنە کووردە گەڕانەوەیە بۆ وێنە کێشانی سەردەمی منداڵی لە جیهانی هونەریشدا ئەوە باس کراوە. ئەوە تا پیکاسۆی مەزن وتوێتی دوای هەموو خوێندن و ئەکادیمیا و سەرقاڵیە دواتر دەمانەوێت تابلۆیە بکێشین وەک زەمەنی منداڵی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا.